باز لە بابەتێکی زۆر گرنگەکەین کە بۆتە جێی مشتومڕی هاوڵاتیان بە تایبەتتر ئەو خێزانانەی کە خوێندکاریان هەیە کە قوتابیان هەیە هەمیشە قسە لەسەر ئەوە ئاکرێت ئاخۆ قەلەقن دەرگای خوێندنگاکان بەڕووی خوێندکارانە ئەکرێتەوە یاخودنا سیستمی ئۆنلاین بەردەوامە بێت یاخودنا چارەنوسی ئەم ساڵی خوێندن لە لای خوێندکاران چۆن ئەبێت ڕەنگە ئەمانە کۆمەڵێک پرسیار بن کە لە لای هەم خوێندکارەکان هەم لە لای خێزان و تەنانەت مامۆستاکانیش زۆر کات زانیاریان لەسەر ئەوە نییە کە ئاخۆ خوێندن بە چه ئاقارێکە ئاڕۆ ئاخۆ ئەم سیستمی ئۆنلاینین کە ئێستا هەیە تا چەند سەرکەوتوو بووە تا چەند خوێندکاران توانیویانە ئەو بابەتانی کە گرنگە لە نێو پرۆگرامەکانی خوێندنا بە خوێندکار بوترێت ئەوان لە ڕێگەی ئۆنلاینەوە سوودێکی باشیان لەم بابەتە بینی بێت کەواتە ئەژین ئەمڕۆ لەسەر ئەم بابەتە گفتوگویەکی چرۆ پڕەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا حەوێز محەمەد کە بەڕێستیان سەرپەرشتیاری یەکەمن لە پەروەردەی ڕۆژئاوا ئێستا لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ ئامادەیە فەرموو مامۆستا. بەنێ باش مامۆستاگیان بەخێربێن. زۆر بەخێر سەرچاوان مامۆستا فەرموو. بەخێربێن. سپاس. سڵاو لێبێ. هەرگیز سڵاو لە بەنێ باش مامۆستاگیان. بەیانی جەنابتان باش. بەخێربێن سەرچاوان. بۆ جەنابتان. مامۆستا دەستپێکی گفتوگۆکانمان بە هەر لە چارەنوسی خوێندنی ئەم ساڵەوە دەست پێ بکەین. خوێندنی ئەم ساڵ چی لێ بەسەریەت بەنیازی چین چ پلانێک هەیە بۆ خوێندن؟ سپاس بۆ جەنابتان دیارە ئێمە یەکەم جار و دووەم جار نییە لە بیدایەتی ساڵی خوێندنەوە زۆر جار ئەم باس و خواستەمان کردەوە دەستان خۆش بێت چونکە باسێکە بەڕاستی حەقە هەمومان قسەی لەسەر بکەین بەڵام ئەوەشمان بیر نەچێت کە پێش هەموو شتێک لە مانجی ڕەمەزانی پیرۆز دوای پیرۆزباییمان لە کۆمەڵانی خەڵک لە خوای گەورەش پاڕینەوە کە ئەم نەخۆشیە پشتیوان بە خوای گەورە بەرەو کۆتایی بچێ خۆتان زان وزارەتی پەروەردە ئەوە ماوەی 2 ساڵە یعنی چۆن سێکتەرەکانی ژیان چۆن سێکتەرەکانی تر تووشی جۆرێک لە قەیران بوون بەڕاستی پەروەردەش بە هەمان شێوەیە بەرە حکمیەوەی کە خۆ دەزانی پەروەردە تاک بە تاکی کۆمەڵگا یاخود سەرجەم خانەوادەکان خوێندکاری هەبێ وەکو جەنابتان باستان کردیان مامۆستای بەڕێز بێ یان فەرمانبەر بێ ڕاستەوخۆ پەیوەندی تەواوی لەگەڵ کۆمەڵانی خەڵکی کوردستاندا هەیە پەروەردە بۆیە لەم بارەیەوە ساڵی 2019 بە هەر حاڵ کە سەرەتای هاتنی کۆرۆنا بوو ساڵ تێپەڕی ساڵ کۆتایی پێهات بەڵام بۆ ساڵی 2021 کە ئێستا مێتەیداین خۆتان زان دەرگای قوتابخانەکان هەر لە 27 کە دەست پێکرا ساڵی 2020 و هەروەها لە بدەیدا بۆ بنەڕەتەکان دەست پێکرا بە چەند قۆناغێکە هات چەند قۆناغێکا ڕۆیشت ئەویش قۆناغەکان بەرتی بوو لە هەڵکشان و داکشانی جۆری زۆربوون و کەمبوونی نەخۆشیەکە بۆیە من هەمیشە وتومەوە وزارەتی پەروەردە بۆ ئەم ساڵی خوێندن واگەر خوا نەخواستە ئەم نەخۆشیە بەردەوام بێ بۆ ساڵانی ئایندەش ناتوانانی پلانێکت هەبێ پلانێکی سەرتاسەری بڵێ لە مانگی 9 هەتا مانگی 7 یا مانگی 6 ئەوە دەکەم نەخێرە بێ پلانەکان پلانیشی بگۆڕ بێ ئارەستەکرا بێ لەگەڵ هەموو ئەو ڕێنمایی و چاودێریانی کە وزارەتی پەروەردە لەگەڵ وزارەتی تەندروستی و لەگەڵ بڕارەکانی لیژنەی باڵای کۆرۆنا یەک بگرێتەوە بۆیە ئێستا کە ناوەندەکانی خوێندن یاخود دەرگاکانی خوێندن تا ئێستا وەکو چۆنەڵی خوێندن لە ناو پۆلا ڕاگیراوە خوێندن بە وەکو جەنابتان باستان کرد بە ئەلکترۆنی یاخود بە ئۆنلاین ئەنجام دەدرێت ئەمە ڕێگەیەکی ناچاریە ئەمە شێوازێکە لە شێوازە ناچاریەکان چونکە بەڕاستی وزارەتی پەروەردە یاخود حکوومەتی هەرێمی کوردستان یانێمە لە کارەکتەرانی بواری پەروەردە هەمیشە بیرمان لەوە کردێتەوە هەمیشە ئەوەش ئەزانین کە بەدیلی خوێندن لە ناو پۆلە تەنها ناو پۆلە بەڵام بە ناچاری وەزعک هاتوتە پێشەوە نەخۆشیەکە لە هەڵکشان نایە زۆر مامۆستای عەزیزمان لە دەستداوە لەبەرەوە ناچارین ئەم پلانانە وردە وردە بمشەوە دیار بوو لە ئەخیر ڕۆژی چوارشەمەشا لیژنەی باڵای کۆرۆنا کۆ بووە زۆر بۆ چوونەکان لەسەرەوە بوو کە دەرگاکانی خوێندن 3 ڕۆژ بۆ 3 ڕۆژ بکرێتەوە بەڵام بە قەنەعەتی ئێمە ئەم بڕارەش بڕارێکە بەڕاستی حەقا هەمومان بە ئیستیعابی بکەین کە ماوەی چەند ڕۆژێک هەتا دوا جژنی قوربان هەتا عەفوم کە تا دوا جژنی ڕەمەزانی پیرۆز ئینشاءڵڵا چەند ڕۆژێکی ماوەخۆ ئەگەر پشوشتە ناوەندەکانی خوێندن 3 ڕۆژ بە 3 ڕۆژ دەبوو کاتە ئەمە حسابێکینەوەی هەفتەیەک ئەگەر بە فعلی بمێنێ دواتر پشتیوان بەخوای گەورە ومێدم وایە لەگەڵ داشکانی ژمارەی کەمبوونەوەی نەخۆشیەکان پشتیوان بەخوای گەورە لە دوا جەژنی ڕەمەزانی پیرۆز ناوەندەکانی خوێندن بە شێوەیەک لە شێوەکان دەکرێنەوە هەوڵ دەدەین ئەمەش دیارە پەیوەندە دووباری دەکەمەوە بە بڕیارەکانی وەزارەتی تەندروستی چکە خۆتان نەزانن وەزارەتی تەندروستی لەگەڵ وەزارەتی پەروەردە هەمیشە هاوکارە بێت لەگەڵ لیژنەی باڵای کۆرۆنا بۆ دەرکردنی بڕارەکان بۆیە ئومێدی ئێمە زۆرە
بەڵام بەداخیشەوە گەر بڵێنەمە ساڵێک بۆ ساڵێکی ئاسایی بۆ وەک ساڵەکانی تر ڕۆیشتووە نەخێر بەڕاستی کاریگەری لەسەر بواری خوێندن چۆن کاریگەری ئەم نەخۆشیە لەسەر سەرجەم سێکتەرەکانی ژیان هەیە دیار لەسەر پەرۆژ لابد ئەگەر زۆرتر نەبێ کەمتر نیست. زۆر باشە جا مامۆستا خوێندکاران ئاگادار کراونەتەوە و بە چ ڕێگەیەک هەوڵتان داوە کە خوێندکاران ئاگادار بن لەوەی کە ئەم ساڵی خوێندن بە چ شێوازێک ئەبێت ئایا سیستمی ئۆنلاینەکە هەر بەردەوام ئەبێ یاخود دەرگاکانی خوێندنگە ئەگەر بە نیوە نیوەش بێت لە نیوەی هەفتەکە بکرێتەوە نیوەکەی تری داخرابێ ئەکرێتەوە بە چ شێوازێک ئاگاداریان ئەکەنەوە خوێندکاران. بەڵێ دیارە وەکو باسم بۆ کردی چۆن ئەڵەی لە خوێندنگاکانە دوو قۆناغمانەیە بنەڕەتی لەگەڵ ئامادەی بەڵام ئیستا بۆ ڕێنماییەکان بۆ چۆنێتی دەوام بۆ چۆنێتی ئامادەبوون لە ناو پۆل یاخود بۆ مەسەلەی ئۆنلاین و ئەلکترۆنی بە دوو پاکێج پێشکەش کراواتە هەمیشە کە باز دەکەین پۆلی دوانزەکان بەجیا باسەکرێت کە ئێستا لە ناوەندەکانی خوێندن داوام دەکەن پۆلی دوانزەکانمان کە ئێستا لە ناوەندەکانی خوێندن داوام دەکەن بە ڕێکاری خۆپارێزیەکەوە ئەوەی دەمێنێتەوە لە پۆلیە کە تا پۆلی یانزەیە لە پۆلیەک تا پۆلی یانزەکەواتە سەرجەم قۆناغی بنەڕەتی ئەکا لەگەڵ دوو پۆل لە قۆناغی ئامادەی دیارە ئەمە ئێستا بە حالیان ئەم کاتێک ئێمە قسەی دەکەین بڕارەکە وایە کە بە شێوەی خوێندنی ئەلکترۆنی و ئۆنلاین کارەکانی خۆمان ئەنجام بدەین دیارە ئەوشمان لەبیر نەچێ ئێمە تاقیکردنەوەکانی پۆلی یەک تا پۆلی یانزە نمرەی هەڵسەنگاندن لەگەڵ بیستی نووسێنێکی ئەنجام درا چونکە هەتاکۆ ڕۆژی هەشتی چوار بڕارەکە ئەوە بوو کە تاقیکردنەوەکان ئەنجامی خۆی هەبوو دیارە لە یانزەی سێ تقریبن جۆرێک لە خوێندن دیسان وەستایەوە و تا ئەو کاتی کە ئەڵین پشتیوان بەخوای گەورەمە بۆ چوونی خۆمانەمە بڕیار نییە بەڵام ئومێ دەکەین کە پشتیوان بەخوای گەورە وابێ کە هەم نەخۆشیەکە بەرەو کەمبوونەوە بڕواوە هەم دەرگای قوتابخانەکانی بە جۆر لە جۆرەکان کراوە بێ بۆ ناوەندەکانی خوێندنێمە لە دوا جژنی ڕەمەزانی پیرۆز پشتیوان بەخوا دەچنەوە ناوەندەکانی خوێندن دیارە بڕارێکی لە وەزارەتی پەروەردە لە ئەنجومەنی وەزارەت بڕارێک دراوە بەڵام تا ئێستا بە نووسین نەگەیشتووە ئەویش ئەوەیە کە جۆرێک لە پوختەکردنی پرۆگرامەکانە بە نیسبەت پۆلیە کە بەعفوم کە بە نووسڵ قۆناغی لە یەک تا یانزە با بڵین یەک تا یانزە چکە پۆلی دوانزەکان جۆرێک لە کەمکردنەوەی بابەتەکانیان بۆ کراو بە فەرمی ڕاگەندرا بەڵام ئەوەی کە هەیە ئێستا دیارە وەزارەتی پەروەردە پلانێکی هەیە جۆرێک لە پوختەکردن هەبێت دیارە ئەم پوختەکردنش من دڵنیام لە ڕێگەی یەکەکانی سەرپرشتیکردن و خەڵکانی شارەزاوە دەبێت بۆیە هەموو هەوڵێکی وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستان ئێمەی کارەکتەرانی بواری پەروەردەوەیە کە ساڵێکی خوێندن لە چیز خوێندکارە ئازیزەکانمان نەچێت کە ساڵێکی خوێندن بتوانین تێپەڕێنین بەڵام بە هەموو واتاکانی شێوەگەر ئەمما بڵین 100% توانیمانە کارە پەروەردەیە تعلیمیەکە وەکو ساڵێکی ئاسایی کە نەخۆشینە بۆ تێپەڕین نەخێر گرفتنمان هەرەبێ و لە مەسەلەی ئۆنلاینی چایمە هەمیشە وتومانەوە پرۆژەی ئۆنلاین یاخود خوێندنی ئەلکترۆنی بێکەم و کورتی نییە بێکەم و کورتی نییە و کەم و کورتیشی زۆرە بەڵام لە چی بکەین لە ناچاری باشترە و بەڵام هەمیشە ئەوەشمان لەبیر نەچێ ئێمە لە سێکتەری پەروەردەیە ماڵ خوێندنگەی یەکەمی ئەو خوێندکارەیە باوکو دایکی عەزیز مامۆستای یەکەمی ئەو مناڵی ئەو خوێندکارەیە کە دێتە لای ئێمە بۆ ناوەندەکانی ئێمە قوتابخانەکانی ئێمە خوێندنگەکانی ئێمە خوێندنگەی دووەمێتی مامۆستایانی عەزیز و خۆشەویست خوشک و برا و کەسوکار و کەسی ئەو خوێندکارن بە شێوەی جۆری دووەم بۆیە لەبەرەوە دەکرێت دایک و باوکانی عەزیز و خوێندکاران خۆشیان هەمومان تەقەبلی ئەوە بکەین کە بەڕاستی وەزعیشی خراپ هەیە ناخۆشی هەیە لە ئارادا و لە خوا گەورە پاڕینەوە ئەم نەخۆشیە تەواو بێ و خۆشمان قەنەعەتمان وابێ هەوڵ بدەین و کەسوکاری خوێندکاریش هەوڵدا و شان بەشانیش ئێمە هەمیشە و کارەکتەرانی بواری پەروەردە وەکو کەسانی وەزارەتی پەروەردە هەوڵ بدەین بۆ کردنەوەی دەرگاکانی خوێندن چکە لەسەر تایوتم بەدیلی خوێندنی ناوپۆل تەنها ناوپۆلە چکە ئەو ئاراستەی ئەگەر عەفوم بکە ئێمە ئەگەر بێت و لە وڵاتی ئێمە یا قۆناغەکان شی بکەینەوە بنەڕەتی بۆ ئامادەی لە ناو بنەڕەتیشە شی بکەینەوە سێ بازنەمان هەیە بازنەی یەکەم پۆلی یەک و دوو سێ بەڕاستی ئەم فێربوونی پۆلی یەک و دوو سێ 100% لە ناوپۆلە ئەنجام ئەدرێ بەڵام چی بکەیت کە تۆ چارن نەبێ و ئەوەشمان لەبیر نەچێ ژمارەی قوتابخانەکانی ژمارەی خوێندکارانی ئێمە لە ناوەندەکانی قوتابخانە خوێندنگاکانمان ماشەڵڵا زۆرە ینی پۆلەکانمە وەلو لە بیدایەتی ساڵەوە هەوڵێکی باشماندا توانیمان لە سەدا بەڵام 98 ژمارەکە کەمکەینەوە ئەگەر پۆلێک 40 کەس بێ بیکەین بە 20 کەس ئەمانە هەمووی ڕێکارن گرتومانتە بەر بەڵام دیارە ئەوەشمان لەبیر نەچێ ژیان و سەلامەتی خوێندکارێک و مامۆسایەکی عەزیز زۆر لە خوێندن گەورەترە. زۆر باشە مامۆستا وەکو خۆت باست لێوە کرد هیچ شتێک ناتوانێت جێگی ئەوە بگرێتەوە کە خوێندکارێک لە ناو پۆلە
مامۆستاکەی وانەکەی بۆ ڕوون بکاتەوە بەڵام سیستمی ئۆنلاین یاخود خوێندنی ئۆنلاینیش ئەتوانین بڵێن لە هیچ باشترە بەپێی ئەو زانیارانی کە لای بەڕێستانە فیدباکی خوێندکاران چۆن بۆ ئەم سیستمی ئۆنلاینە ئێوە هیچ راپۆرتێکتان بەدەست گەیشتووە یاخود بەشداریکردنی خوێندکاران بۆ سیستمی ئۆنلاین لە چه ئاستێکا بووە ڕەنگە زۆر کات قسە لەسەر ئەوە کرابێت وترابێت ئەو شوێنانی کە دوورە دەستن خوێندکار نەتوانێت بۆن بەشداری ئەم ئۆنلاینە بکە ئەو کەسانی کە شارەزایان نییە تەنانەت ئەو خوێندکارانی کە خوێندکاری قۆناغی یەک بن ڕەنگە زۆر کات بۆ ئەوان زەحمەتتر بێ ئەگەر چی دایک و باوکەکەش ڕەنگە زۆر کات زانیاری تاویان لەسەر شێوازی داخلکردنی ئەو مناڵە بۆ نێو سیستمی ئۆنلاین کەمتر بێت ئەم بابەتانەتان چۆن بۆ تا ئێستا دەست خۆش نەک ئەوەی یاداشتیان راپۆرتمان بەدەستەوە چۆمە خۆمان سەرپرشتیاران لە ناوەندەکانی خوێندندا لە ڕێگەی سەرپرشتیان خۆمان ئامار وەردەگرین خۆمان یادداشتەکان ئامادە دەکەین خۆمان بەدوا دەچوونەکان دەکەین خۆمان جۆرێک لە فۆرممان ئامادە کردووە مامۆسانیش بەدەست خۆشیەوە خۆ دەزانانی ئەمڕۆ دنیا دنیای کراوەیە خەڵک ئەتوانێت لە چوارچێوەی سیاسەتی وەزارەتی پەروەردەدا جۆرێک لە پێشکەشکردنی بەرنامەیەکی پەروەردەی پێشکەش بکە ئێمە فۆرمێکمان ئامادە کردو یاخود هاتوتەکایەوە کە ئەم فۆرمە ئەچێتە ناوەندەکانی خوێندن ئەم ناوەندی خوێندنە دەستەی کارجاری لە بیدایەت دەست خۆشی بۆ وەزارەتی پەروەردە کۆمەڵە فەرمانی دەکە یەکێک لەو فەرمانە ناوەیەکە بۆ ئەم کاتی ئیستا بۆ ئەم کاتی ئیستا لیژنەیەک هەیە هەم لیژنەی تەندروستی وەکو شێوازی جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستەکان لە ناوەندەکانی خوێندندا کە دەرگای قوتابخانەکان کرابەوە و هەم لە ئیستادا لیژنەیەک هەیە هەر لە بەڕێوەبەر و لە مامۆستا و یاریدەدەر و لە توێژەرانی کۆمەڵایەتی بۆی کە بەدواداچوون کەم بۆ جێبەجێکردنی خوێندنی ئەلکترۆنی بەڵام بەداخەوە ئاماژەکان ئەومان پێناڵێن کە خوێندنی ئەلکترۆنی سەرکەوتنیی باشی بەدەستێ نابێت نەخێر ئامارەکانەوەمان پێ دەڵێن خوێندنی ئەلکترۆنیش جۆرێک لە سوودی خۆی هەبووە بەڵام ئەم سوودە نەگەیشتۆتە هەموو تاچیی کۆمەلگای ئەمە نەگەشتۆتە هەموو خوێندکارێک وەکو جەنابەت باست کرد لە وڵاتی ئەمەیە مەسلەی ئایتیەکان شتێکی تازە بابەتیە یعنی هەموو کەس شەرت نییە بتوانێت چۆن بەکاری بێنی یاخود هەموو جار گرفت بۆ مامۆستاش دروست کاتە مامۆستان بینیوە بەڕاستی نەیتوانیوە کە چۆن ناوەکەی و کۆدەنهێنەکەی خۆی داخل کا ڕزانێت ژمارەی چەند لە خوێندکارەکانی بەشداری ئەو سیستەمە من 100% لەگەڵتام خۆ دەزانی کە ئێستا هەموو خوێندکارێکی عەزیزی ئێمە و هەموو مامۆسایەکی بەڕێز و دەستەی کارجێڕەکان هەم ویزەرنەیمی خۆی و پاسوەردی خۆی هەیە ئەتوانێت لەو ڕێگەی ئیوانەوە بچێتە ناو بابەتەکەەوە کە چۆن ناو قوتابخانە ئەلکترۆنی و لە ناو قوتابخانە ئەلکترۆنی وانەکان هەمووی تەجیل کراون ئەمە لە شێوە ئەلکترۆنەکەی چکە خۆ دەزانی با ئەمە نەیشارینەوە لە ناو خوێندنگا حکوومیەکانی ئێمەیە زیاتر لایەنی خوێندنی ئەلکترۆنی بەکاردیە کەمترین خوێندن لە لایەنی ئۆنلاین لە قوتابخانە ناحکوومیەکانە بەکاردێ ئەمیش بەڕاستی گرنگ ئەوەیە کۆمەڵێک خەڵکی ئیسفادەی لێ کردووە مامۆسای خوێندکاری ئیسفادەی لێ کردووە ئەگەر بڵین ئەمە سەرجەم خوێندکارانی گرتووەتەوە نەخێوانیە ئەگەر بڵین ژمارەکە وەڵام من زۆر بە سراحەتی ئەڵێم هەمیشە وتومە خوێندنی ئۆنلاین مەسەلە ئەگەر ناچاری نەبێ مەسەلە ئەم نەخۆشیە نەبێ هەر ئەسڵان خوێنی ئۆنلاین نابێ باسی کرێ بەڵام کە باسی ئەەکەین کە دەیهێنینە کایەوە کە قسەی لەسەر دەکەین کە دەمانوێت جێبەجێکرد لە ناوەندەکانی خوێندندا هەمووی گرفتەکەوەیە کە نەخۆشیەک هەیە کە تۆ ناتوانانی بەڕاستی کۆنتترۆل ناکرێ و لە خی گەورە دەپارڕێمەوە کە لە کۆڵ هەم کۆمەڵانی خەڵکی کوردستان و هەم جیهان ئەم نەخۆشیە بێتەوە کۆتایی پێبێ دەنا مەسلەی خوێندنی ئەلکترۆنی کە باز دەکرێت ئۆنلاین کە باز دەکرێت بۆ وڵاتی ئەمە شێویی ناچاریە نەخێرە گەر بڵم ڕێژەکە ناگاتە لە 150 هەندێک لە قوتابخانەکانە کە قوتابخانەی ناومەرکەزی شاریشن ئەی تۆ چۆم چێ قوتابخانەکانی دەرەوەکە ناتوانین بەڵام بەدیلی ئەوەش دیسانەوە وەزارەتی پەروەردە بۆ نەوەستاوە بەس خوێندنی ئەلکترۆنی یاخود خوێندنی ئۆنلاین ئێمە بە سوپاسەوە تەلەڤیزیۆنی پەروەردەیمان هەیە کە ستافێکی باش کاری تیاکە کە هیلاکن ڕۆژانە کە دەوانەکانی کراوە دەکرێت ئەم دایک و باوکە بە ڕێزە دەکرێت ئەم کەسانەی بەخێوکاری ئەم خوێندکارە هەمیشە تەژیعیان بکەین هانی ئەم دەین کە سەری تەلەڤیزیۆنەکە بکە کە بابەتەکان چکە بە خشتە دادەبەزێ بە سوپاسەوەی هەموو کارە ڕێکارەکان کراوە بەڵام گرفتەکە لێردا ئەوەیە منیش دەگەڵتم مەسلەی ئەلکترۆنیەکان بۆ وڵاتی ئێمە لەوەیە تۆزە سەخت بێت و ئەگەر بەژڵین کەس ئیسفادەی لێ نەکردو نەخێر ئیسفادەی زۆریشی لێ کراوە
و ئەگەر بژڵین ئەمە بەمە بەردەوام بێ نەخێرە بێ هەوڵ دەین پشتیوان بەخوای گەورە دووبارەیەکەمەوە لەگەڵ داشکانی نەخۆشەکە کەمبوونەوەی ژماری نەخۆشی دەرگاکانی خوێندن بکرێتەوە. من پێم وایە هەموو کەس لە وەزارەتی پەروەردە هەر لە مامۆستایەکی بەڕێزەوە کارکتەریی بواری پەروەردە تا جەنابی وەزیر من قەنەعەت وایە لای من کە هەمومان هەوڵ دەدەین لە پێناوەوەی کە خوێندکاری بەڕێز کە خوێندکاری عەزیزێمە ئیستیفادە بکە و سوودمەند بێ لە خوێندن، چونکە خۆ دەزانی سێکتەری پەروەردە هەمیشە دووبارەیەکەمە وتومانە ژیان ئەڕوا، بەڵام سێکتەری ژیان بەبێ بوونی پەروەردە جۆرێک لە کەم و کورتی، بۆیە پەروەردە و ژیان چۆنەڵی دوو ڕاستە هاوتەریوی یەکتر بە تاوکردنی یەکتر ئەڕوا. لەبەرەوە پەروەردە ئەو سێکتەرە گرنگەیە کە بێ هەمومان ئیشی لەسەرکەین و بێ حکوومەتی هەرێمی کوردستان ئیشی لەسەرکا، وەزارەتی پەروەردەش ئەبێ دەیان جاریشی لەسەرکاوە زیاتر پلانیشمان هەبێ و بەمە ناوەچین ئەگەر خوا بۆ ڕۆژەی نەکا ئەگەر خوا نەخواستە نەخۆشەکە هەر خراپتر بوو چی بکەین. بەڵام گرنگەوەیە لە بیدایەتی ساڵەوە بڕیارێکی جەری دراوە، بڕارێکی ئازاین دراوە کە ساڵی خوێندن نافەوتێ کەەوە هەموو شتی کۆکە لەسەرەوەی کە ساڵی خوێندن تێپەڕێنین. بۆیە من پێم وایە لە لای خوێندکارانی عەزیزی ئێمە نابێ بە گرفت کە خوا نەخواستە ساڵێک لە چیزە چێ نەخێر ساڵێک لە چیز ناچێت، بەڵام ئەگەر بژڵین ئەم ساڵی خوێندنی ئەم ساڵمان وەکو ساڵانی ڕابردوو بەبێ کێشەوە بەبێ قەیرانە نەخێوانیە کێشەشمان هەیە، واگەر بڵین خوێن ئۆنلاین هەمووی سەرکەوتنیێنەوە نەخێر سەرکەوتین بێت دەستنێناوە، واگەر بڵین سیستەم پرۆژیشێکی جار خراپە خراپیش نییە کۆمەڵە خەڵک سوودی لێبینی. بێگومانە مامۆستا مەسەلەی تاقیکردنەوەکان چی لێ بەسەرێت، چونکە ڕەنگە زۆربەی خوێندکاران ئێستا بیل لەوە بکاتەوە، ڕەنگە ئەگەر باز لە ساڵانی ڕابردوو بکەی کە خوێندن بە شێوازێکی ئاسایی بوو کە ئەم نەخۆشیە بەرەوکی نەگرتە بووین، ئیتر لە ئێستا وردە وردە هەنێک لە پۆلەکان خۆیان ئامادە کردبێ بۆ تاقیکردنەوەکان. بەرنامەتان داناوە بۆ ئەوەی کە کەی تاقیکردنەوەکان دەست پێەکە ئەو منهەجەی کە خوێنراوە بەسە بۆ تاقیکردنەوە یاخود پێویستی بۆ ئەبێ بەهۆی ئەوەی کە چەند جارێک خوێندن ڕاگیرە چەند جارێک وەستا و دەستی پێکردەوە پێویستی بۆ ئەبێ بەردەوامی هەبێ بۆ ئەوەی کە منهەجێکی زیاتر بخوێنرێ بۆ تاقیکردنەوەکان. جا بۆ پرسیارەکەی جەناب وەکو باسم بۆ کردی پۆلی دوانزەکان ئێستا وا لە ناوەندەکانی خوێندنان ئەوان کاری خۆیان ئەکەن، ومێ دەکەم پشتیوان بەخوای گەورەکە بەو شێوەیە بڕۆین و هیچ گرفتێکمان نێتەڕێەوە جۆریکیش لە بابەتەکانیان بە کتابی فەرمی بۆ کەم کراوەوە یاخود بۆ لابراوە ئەو بەنیسە پۆلی دوانزەکانەوە بە هەر سێ بەشەکەی زانستی و پیشەیی و وێژەیشەوە ئەوەی دەمێنێتەوە پۆلی یەک تا پۆلی یانزدەیە. من ئەوە هیوامە و ئیشەڵا هەرواش دەبێ دوا جەژن دەرگاکانی قوتابخان خوێندنگاکان من بە شێوەی لە شێوەکان دەکرێنەوە لە هەفتەیەکە سێ ڕۆژە بێت ئەو پێشنیاز ئەوە سەر ژمارە و کەمی نەخۆشیەکە، ینی ئەگەر خوا کەم پشتیوان بەخوای ئەوەی کە تا ئێستا بڕیارەت چۆنە نەبوو بە بڕیار بەس پێشنیاز هەیە بۆ سێ ڕۆژ بە سێ ڕۆژ پێشنیاز هەیە بۆ سێ ڕۆژ بە سێ ڕۆژ بکرێتەوە، چکە ئەوەشمان لەبیر نەچێمە هەندێک لە قوتابخانەی ناو گوندەکان عەزیزەکانی خۆمان ژمارە کەمە ئەتوانین من پشتیوان بەخوا توانینەوەوانە بکرین و جۆرە لە جۆرەکە، بەڵام دیارە ئەمە هەمووی بڕیار لە لای ئێمە نیە، پێشنیاز لە لای ئێمەیە، بڕیار لە لای وزارەتی پەروەردە و لای لیژنەی باڵای کۆرۆنایە، بەڵام هیوامان وایە کە دوا جژن ئەوە دەرگای قوتابخانەکان بە جۆرە جۆران بکرێتەوە و ئەو بابەتانەی کە خوێندراون داخل ببێ و مەجالێکیشمان هەبێت کە کۆمەڵە بابەتی باشتریش بخوێنین و لە هەمان کاتی شەوکو باسم بۆ کردی بڕارێکی لە وزارەتی پەروەردە ئەمە بڕارە هێشتا نەگەشتوتە لای ئێمە بەگەشتنی لای ئێمە ئینشەڵا جێبەجێ دەکەین ویش کە جۆنەڵی پوختەکردنی بابەتەکانە ئەوەی گرفت پێم وایە لە پۆلی یەکە تۆزە گرفتی زۆر گەورەمان دەبێت پۆلی یەکی سەرەتایی چکە پۆلیی سەرەتایی یەکی بنەڕەت خۆ دەزانی پیتەکان فێرە بن ژمارەکان فێرە بن و پۆلی دوو کە ئەچێتە پۆلی دوو کردارەکانی کەم و کۆ فێر ئەبێ و هەروەها نیمچە و وشە و نیمچە ڕستە فێرە بێت چێتە پۆلیسە ڕستە فێرە بێ وەلو بابەتەکانی ئێمە لە پۆلی یەکی بنەڕەوە تا پۆلی دوانزە هەمووی سیلسیلێکی لێکدانە بڕاوی یەک لە دوایەکە، بەڵام بەتایبەت لە قۆناغی بنەڕەوە بازنەی یەک و بازنەی یەکەم کاوتێ پۆلی یەک و دووسێ لەوەیە لە پۆلی یەکا گرفتمان دروست بێت کە چۆن هەوڵدەین پیتەکان تەواوکەین و من پێم وایە دایکان و باوکانی بەڕێز کە سوکاری خوێندکارانی عەزیزیش و مامۆستاکانی هەمومان هاوکاری من بوون پیتەکان توانین تێپەڕێنین و ئەگەر خوا نەخواستە وەگەر خوا نەخواستە نەشمان توانی پیتەکان تەواوکەین ئەتوانین لە دەستپێکی ساڵی ئایندەیە ماوەی 20 ڕۆژێک دابنین بۆ هەم بیرهێنانەوەی پیتانی کە خوێندویانە و یان فێربوونی پیتەکانی کە لەبەرەوە مەسەلەی پەروەردەیەکە دەتوانین ئەگەر دەرگای خوێندنگەکان نەکرایەوە مامۆستا ئەگەر بە هیوای ئەوەی کە بکرێتەوە، بەڵام ئەگەر هاتوو دەرگای خوێندنگەکان نەکرایەوە تاقیکردنەوەکان بە شێوازێکی ئۆنلاین ئەبێت بە هیچ شێوەیە تاقیکردنەوە بە شێوەی ئۆنلاین نابێت. تاقیکردنەوە لە کاتێکا کە ئێمە تاقیکردنەوەی نمرەی هەڵسەنگاندن و بیستی نووسەنیشیمان ئەنجامدا
نەخۆشیەکە لە سەرتاسەری هەرێمی کوردستان زۆر بوو بەڵام بە ناچاری چوین تاقیکردنەوەکان هەموو کرد لە ناو پۆلە بە هیچ شێوەیە ڕواناکەم ڕێگەبەوە بدرێکە تاقیکردنەوە بە شێوەی ئۆنلاین بکرێت نەخێر ناکرێ بەڵام ئامۆژگاریمان بۆ خوێندکارە عەزیزەکانی خۆمان ئەوەیە کە ئەوەندەی ئەتوانن سوودمەند بن لە خوێندنی ئەلکترۆنی ئەوەندەی ئەتوانن سوودمەند بن لە وانەکانی تەلەڤیزیۆنی پەروەردەی ئەوەندەی ئەتوانن سوودمەند بن لە خوێندنی ئۆنلاین و ئێمەش هەمومان هیواخواز بین کە پشتیوان بەخوای گەورە پێشنیازمان وابێ بە دووادا چونکەی ئێستا من ئەم کاتی کە قسە لەگەڵ جەنابتان دەکەم لە ئەم هەفتەی کە دێتەوە لە ڕۆژی یەکشەمەوەدەوە ئامارێش کە وەردەگرینەوە ئەم ئامارە دەدەینەوە بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەکان کە دامانەوە بەرچاوڕوونی ترمان دەبێنی هەموو هەفتەیەک ئامارێک دەدەین بەڕێوەبەرەتی پەروەردە گشتیەکان ئەوانش ئەو ئامارە دەدەن بە وەزارەتی پەروەردە دیارە لەسەر ئاستی ئەو ئامارەوە لەسەر ئاستی هەڵکشان و داکشانی نەخۆشەکە لیژنەی باڵای کۆرۆنا بڕاری لەسەردا بۆیە دووبارەی دەکەمەوە ئەرکەکە لەسەر مامۆسایان قورسە چونکە هەم مامۆسایانی بەڕێز هەم دەستەی کارگێڕی قوتابخانەکان هەم سەرپەرشتیاران ئەمانن کە تەماسی تەواو و ڕاستەوخوان هەیە لەگەڵ ناوەندەکانیتون لەگەڵ خوێندکارانە و ئەرکەکانی زیاتر بووە ساڵان ئەفم بکەگەرن ساڵان ئەگەر ئەرچی پەروەردەی و تعلیمی لەسەر مامۆسای بەڕێز بووایە ئێستا ئەرچی پەروەردەی و تعلیمی و هەندێک جار کە ناوەندی خوێندنەکەەوە ئەرچی تەندروستی و لە خوێندنی ئۆنلاینە ئەرچی بەدوادا چوونی چۆنێتی داخڵبوونی مامۆستایان و خوێندکاران لە خوێندنە ئەلکترۆنەکان لەبەر و ئەرکەکانێک جار قورسە بۆیە ئومێدمان وایە کە پشتیوان بەخوا هەم نەخۆشەکە بەرەو داکشام بچێ و هەم دەرگاکانی قوتابخانە بەش بکرێتەوە چکە ئێمە ئومێدمان وایە ئێمە چۆن ئەڵە تەفاعل بالخێری ئینشاءالله پشتیوان بەخوا بەو شێوەیە کارەکە دەڕێت. زۆر باشە مامۆستا قسە لەسەر شتێکی تر بکەین ئەوەی پرسیارەکە لای من دروست بۆ ئەویش ئەوەیە بۆ نمونە زۆر کات کە خوێندکار لە ناو پۆلەکانە مامۆستا بابەتێکی بۆ ڕوون ئەکردەوە ئەگەر چی لە وانەیە تێنەگەیشتا ڕەنگە ڕاستە خۆ بە مامۆستاکەی بوو تا ڕوون نییە ئەو بابەتە لام بۆی مامۆستا بەڕێزەکە جارێکتر ڕوونکردنەوەی تری ئایا بەڵام لە ئێستاە کە سیستمی ئۆنلاین هەیە خوێندکار بە دیار ڤیددیوەکەەوە بۆ نمونە داعانیشێ پێم بڵێ لەو کاتانەیە ئەگەر خوێندکار بابەتەکەی لاڕوون نەبێ ئەگەر لەو وانەیە تێنەگەیشت بێ چۆن دوجار بۆ نمونە ڕوونکردنەوە بە شێوازێکی ترە درێ بە خوێندکار ئەم بابەتە لە ئۆنلاینە هەیە یاخودنا جاگرفتەکە ئەوەیە وەکو باسم بۆ کردی زۆربەی قوتابخانەکانی ئێمە قوتابخانە حکوومیەکانمان شێوازی خوێندنی ئەلکترۆنیە کە تۆڵی ئۆنلاین واتە تۆش لەسەر خەتەبی من لەسەر خەت ئەتوانێ و مامۆستا و خوێندکارێک گفتوگۆ بکە ئەمە بەزلین ناشارینەوە کە کەمترین شێوازمان هەیە لە خوێندنی حکوومیە بەڵام لە خوێندنە ناحکومیەکانە لەو شێوەیە هەیە بۆیە مەسەلەی خوێندنی ئەلکترۆنی احتیمال دەکاتە سەر ئەوەی کە مامۆستا ئەچێتە ناو ئیوانەوە کە چۆن ناوینەوە چێت ناو قوتابخانە ئەلکترۆنی ئەو کاتە ئەزانێ کە خوێندکارێک لە پۆلەکەی خۆی لە شعبەی فڵان چکە بۆ ئەو ویزرنی و پاسوەردی خۆی و خوێندکارەکەش ئەزانێ کە چۆن داخڵەوە بەزەوەکەوەی کە خوێندکارە تەنها ئەو هەر بەشداریکردنی خوێندکارەکەی بوو بەشداریکردنەوەکو گوێگرتنێک یاخود تەلەڤیزیۆنی پەروەردەی کەوانەکە شەرحەکە مامۆستا شەرحەکە ئەم خوێندکارە گوێ دەگرێت بۆیە ئەڵین بەدیلی خوێندنی ناوپۆل تەنها ناوپۆلە بە تایبەتی وەکو باسم بۆ کردی ئەو خوێندکارە عەزیزانی ئێمە کە لە بازنەی یەکن واتە پۆلی 1 و 2 3 ئەمانە لەوانەیە لە ئاستی توانای تەمەنەوە نتوانێت بەڕاستی لەو تێبگا بۆیە گرفت هەیە بەڵام چی بکەین ئەمە چۆنەڵی خوێندنی ئەلکترۆنی ناچاریە ڕێگەیەکە بۆی کە ئەم خوێندکارە عەزیزانمان لە خوێندندا نەبڕێن ڕێگەیەکە بۆی کە خوێندن بەردەوام بێ ڕێگەیەکە بوو توانین هەوڵ بین پشتیوان بەخوای گەورە ساڵیش خوێنن لە دەست خوێندکارانی ئێمە نەچێدەنا ئەوە بەدیل نییە بە هیچ شێوەیەک بۆ خوێندنی ناو زۆر باشە مامۆستا قسە لەسەر پۆلی دوانزەکانیش بکەین ساڵانە بەر لە هاتنی ڤایرۆسی کۆرۆنا پێم وا بێت ئیتر لە سەرەتای مانگی 5ەوە خوێندکار ڕەوانی ماڵەوە کرایە بۆ ئیتر کەوانەکانی جارێکتر پێداچوونەوەی پێ بکات و ئامادەکاری بکات بۆ تاقیکردنەوەکان بۆ ئەم ساڵ چۆن ئەبێت چارەنوسی خوێندکارانی دوانزە چی لێ بەسەرێت بۆ نمونە ئەوان لە هەمان کاتی خۆیان تاقیکردنەوە گشتیەکان ئەنجامێن یاخود هیچ پێشنیازێک کراوە بۆ ئەم بابەتە لەنا هەر خشتەی تاودانراوە فەرمانی وەزاری لەسەر دەرچووە بەزەبل لە ڕۆژی 25 حەوت پشتیوان بەخوا تاقیکردنەوە وزارەکان دەست پێ دەکات پێم وایە بە هەڵیانە چووم لە کۆتایی ساڵ درەنگتر لە ساڵان لە 25 حەوت دەست پێ دەکات و وزارت چەندین بڕیاری داوە بە پێی شێوازێک یعنی هەموو کار ئاسانیە کراوە
بەس شێوەی ئەوەندە چەند پشتنەوە ماڵەوە چەند لە ماڵەوە بن فتریان دەبێت بەڕاستی با من نەچم ناو مۆزوع ئەوە بە حکمیەوەی کە خۆتان نەزانن پلانی ئێمەی وەزارەتی پەروەردە یاخود کارەکتەرانی بواری پەردە و باسم بۆ کردی پلانێکە لەگەڵ بوون و زۆری و داشکانی نەخۆشیەکە پلانەکان دەگۆڕێت بەڵام هەموو ئامادەکاریی باش کراوەکو باسم بۆ کردی ئێستا لە خوێندنان دوانزەکان ئەمە یەک دوو پرۆگرامەکان جۆرێک لە کەمکردنەوەی بەخۆیەوە بینیوە لە هەموو بەشەکانیەوە ئەمە دوو خاڵی سێم تاقیکردنەوەکان بزەبل لە ڕۆژی 25 حوتە زیشان کراوە ئەنجامە درێ ئەمە سێ و لە هەمان کاتیشە من دڵنیام فترێکی زۆر باشە درێ بە خوێندکار بۆی توانێت کۆشی خۆی بکە ئەمانە هەمووی لە پێناو ئەوەیە کە ساڵیش خوێندن بڕاوە هەمووی لە پێناوەیە کە خوێندکار تووشی خوا نەخواستە ئەوە نەبێ زەرە بکە بەڵام دێشتمەوە سەر ئەوە هەمیشە وتومە و ئەشێڵینەوە بێ ئێمەیش کارەکتەرین بواری پەروەردە و کەسوکاری خوێندکاران و خوێندکارانیش ئەوە بزانین کە ئەم ساڵانای کە ئێمە تێداین ساڵی پاریش و ئەم ساڵیش بەهۆی بوونی ئەم نەخۆشیەوە ساڵێکی نائاساییە ساڵێکە گرفتمان هەیە بێ هەمومان دەست هەوڵ بین هەم ساڵەکە تێپەڕێنین و هەم خوێندکاری سوود بە خوێندکارم گەین لە ڕووی ئاستی هزری و معریفی و تعلیمی. بەڵێ باش مامۆستا حەوێز با من ئەم پرسیارە بکەم ڕەنگە زۆر بکات ئەم پرسیارەمان لەلا دروست بوو بە بەردەوام بەداخەوە لە کاتێکە کە بارودۆخێکی نەخوازرا و ڕوو لە ناوچەکەمانەکە بۆ تەواوی وەزارەتەکان بۆ تەواوی کارەکانی تر ڕاستەوخۆ پەکیەکەوێت ئایا ئێوە هیچ پلانێک لە ئێستا بێگومان ئەم بارودۆخی کۆرۆنا ڕەنگە بە خەیاڵی هیچ کەسێکمانان نەهاتبێت کە ئێستا بەرەوکی ئێمەی گرتووە هیچ پلانێکتان هەیە بیرۆکەتان هەیە بۆ ئەوەی کە بۆ ساڵانی ئایندا ئەگەر هات و خوا نەخواسە نەخۆشیەکی دی بارودۆخێکی دی ڕووی لە وڵاتەکەمان کرد کە دەست بەجێ ئەم پلانەتان هەبێ پلانی بیتان هەبێ بۆ ئەوەی کە خوێندکاران بە هاوشەوەی ئەم ساڵکە ئێستا ڕەنگە بۆ مامۆستا بەڕێزەکانیش بۆ بەڕێزیشتان ڕەنگە جۆرێک لە هیلاکی زیاتری بۆ ئێوە دروست کردبێ پلانێکی دیاریکراوتان هەیە بیرۆکەیەکتان هەیە کە دەست بەجێ ئەگەر بارودۆخێکی نەخوازرا و ڕووی لە ناوچەکەمان کرد ئێوە ئیتر بڵێن پلانی ئەی کانسڵ ئەبێ ڕوو لە پلانی بی ئەکەی دیارە ئەومان لەبیر نەچێت کە باس لە پەروەرداکەین پەروەردا چۆنەڵی ئەو سێکتەرە بەرفراوانەیە کە سەرەتا باسم بۆ کردی لەم جۆرە بەرفراوانیەدا لەم جۆرە ژمارە زۆرێدا ماشەڵڵا دیارە هەمیشە کەم و کورتی ئەبێ من ناڵم بەڵام لە بێش چاویشمان بێ کاری زۆر باش کراوە بەڵام بۆ مەسەلەیەوەی کە ئێمە پلانمان چۆنە دیارە من دڵنیام ئەنجومەنی وەزارەتی پەروەردە هەمیشە پلانی هەبوو ئێستا بۆ نمونە بۆ ئەم بارودۆخە ئێمە هەمومانەڵی خوێندنی ناوپۆل بەدیری خوێندنی ناوپۆلە من پێم وایە هیچ کەسێک ناتوانێت ئەوە ڕەتکاتەوە بەڵام ئەمە واقع بەڵام هەستاوین کە باز لە خوێندنی ئەلکترۆنی دەکەین ئەمە پێم وایە جۆرێکە لە پلان وەکە ئەڵین ئەگەر کەسێک چۆنەڵی ئەچیزا ئەلکترۆنەکانی کەم بێ یاخود لە شوێنێک بێ دوور بێ ئینتەرنێت نەیگاتێ زۆر ینی باش نیە پامەکە ئەگەر ئەڵین ئەمەش دەبێ فەرموو تەلەڤیزیۆنی پەروەردەیەکەواتە ئەمە جۆرێکە لە پلان لەبەرەوە من پێم وانییە نا هەموو وەزارەتی پەروەردە هەم سەرجەم وەزارەتەکان دایمە پلانی خۆیان ئەیوبی هەیە بەڵام گرنگەکە ئەمەیە ناو پەروەردەیە لە ساڵی 1920ەوە کە مەعارفی عێراقی دروست بووە هەتا ئێستا کێشەیە لە پەروەرداییژەوەیە زۆری خوێندکار ماشەڵڵاوە کەمی بنا ئێمە ئەگەر بیناکانمان بە شێوەیەک بێ خوێندکارەکانمان بتوانین هەمیشە 10 خوێندکار تا 15 خوێندکار لە پۆلێکدا بێ من پێم وایە ئیستا دەتوانین داوامەکانمان بکەین بەڵام لە زۆری ژمارەی خوێندکارە و لە کەمی ژمارەی بینایە ئەمە ناتوانین تۆ پلانێک جێبەجێکەی بۆیە من پێم وانیە وەزارەت دەسەوستان دابنیشە هیچ پلانێکی نەبێ بەڵام لەگەڵ وەزعەکەدا لەگەڵ جۆری ئەم نەخۆشی ئیستادا دەبێ هەر ئەو پلانە بێ نێوەزاتە چارە نییە وەمێدیشەکەین پشتیوان بەخوا ئێمە وڵاتی ئێمە قەت تووشی هیچ قەیرانێک نەبێ و ئەم قەیرانی نەخۆشیش کۆتایی پێبێ ئەو کاتە بتوانین هەریەکە بە لەسەر ڕێچکاڕێی شاڕێی پەروەردەیەکی دروست کاری خۆمان بکەین زۆر باشە خۆش بە مامۆستا سپاس بۆ کۆی زانیاریەکانت ئەگەر هەر لەسەر پرۆسەی خوێندن بۆ ئەم ساڵ بابەتێکی گرنگتر ما بێ لە بیرمان کرد بێ گفتوگۆی لەسەرکەین ئەتوانیت لە دوا کۆمنتی خۆتا قسەی لەسەرکەی من سپاس بۆ جەنابتان دەستان خۆش بێ کاتێکی زۆر باشە بۆ ئەم باسانە و ئەمە دوو لایەنە بێ بە لایەنیشان گەشتبین بین بە پرۆسەکە چکە لە هەمان کاتە پشتیوان بەخوای گەورە ئیشەڵڵا دووبارەی دەکەمەوە لەگەڵ داکشانی نەخۆشیەکە و لەگەڵ کەمپونەوەی ژمارەکان پشتیوان بەخوا دوا جەژنی ڕەمەزانی پیرۆز ئومێ دەکەم کە دەرگای خوێندنگاکانمان بکرێتەوە ئەمە گەشتبینێکی باش بێ بۆ هەمومان و هەوڵیش بین ئێمەوەی کارەکتەرانی بواری پەروەردە دایک و باوکانی عەزیز و خۆشەویستی ئێمە و خوێندکارە عەزیزەکانمان ئەوەندەی دەتوانین سوودمەند بین لە خوێندنی ئەلکترۆنی نەمانتوانی
سەرەتا بۆ مەسەلە ئۆنلاینەکان نەمانتوانی لە خوێنی ئەلکترۆنیەکان چکە هەمووی بابەتەکان داخل بۆ نەشمانتوانی بە تەلەڤیزیۆنی پەرۆدی بە سواسەوە پەخشی تەواوی هەیە و سەرتاسەری هەرێمی کوردستان توانین سوودی لێ ببینین من پێم وایە بەهێکەوە توانین ئەم کارانە جێبەجێکەین لە هەمان کاتیشا بۆ وەزارەتی پەروەردەی بەڕێز کە وەزارەتی خۆمانە ئەنجومەنی وەزارات بەڕاستی من پێم وایە ئەگەر بێت و بەورتر بە دەقیقتر کار لەسەر کارەکان بکەین ئەتوانین پلانی باشترمان هەبێت نمونەشمان ئەوەیە ئەگەر ئەو هات چۆن ئێمە ئامارەکان دەدەین بەڕێوەبەری گشتیەکان و ئامارەکان بڕاتە سەرەوە من پێم وایە لەگەڵ ئەو چۆنیتی ئامارە ئەوانەتوان ئەنجامی باشتر و چاکتر بن نەک چکە خۆ دەزانی دووبارێکم ئیستا مامۆستایەکی بەڕێز کە لە ناوەندەکەی خوێندندا دوانە دەڵێتەوە یاخود کە لە مەسلەی خوێنی ئەلکترۆنیان بەشدار بێ لەوانەیە لە زۆرمان چاکتر بزانێ مەعانەتەکان چییە بۆیە پرس بە مامۆستا بە دەستەی کارجێڕ بە سەرپەرشتیاران بە هەمومان توانین پلانێکی تۆکمەی بەهێزدا بنین لە پێناوەی کە هەم پشتیوان بەخوای گەورە هەم ساڵەکە بڕواوە هەم خەیرانی توشمانە بێ و هەم نەخۆشەکەش کۆتایی بێ هیوادارین دەستە خۆش بە مامۆستا